دوایین ئامادەکاری تیپی تۆپی بالەیانەی هەولێرە بۆ گردبوونەوەی سێم لە قۆناغی دووەمی خولی نایبی عێراق کەوا بڕیارە یاریەکانی لە شاری نەجەف ئەنجام بدرێن و هەر تیپێک 4 یاری دیکە دەکەن. هەولێر لە دوو گردبوونەوەی پێشوو بە ئاستێکی باش دەرکەوت، دەیەوێت لەم گردبوونەوەیە سەرکەوتنی بۆ 4 گۆشەی زێڕین مسۆگەر بکات. ئینشاءالله ئامادەکاریی باشمان کردیە و دەتوانم برێم ئینشاءالله ساریش نەتیجەی باش دێنین بە هیمەتی خوای گەورە و بە هیمەتی یاریزانەکە ئینشاءالله تەقسیری ناکەین. ئینشاءالله لەو مەرحەلەی باشتر دەبین بە زۆریش. هەمان یاریزان بەرێ نەفس تیپە و هەر یاریزانی کەمان نییە بەڕاستی هەر ئەوەندەیە بەس شێواز یاریکردمان ئینشاءالله دەگۆڕدرێ. الحەمدوللا ئێمە وەکو یانەی هەولێر زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە بەردەوامی لە مەشق ڕاهێنانەکانمان الحەمدوللا لاعیبەکانمان و یاریزانە باشەکانمان هەمویان ئامادەکاریشی زۆر باشیان کردی بە گروتینێکی باشەوە ئامادەن بۆ ئەو قۆناغی کەوا لە پێشمانە لە شاری نەجەف. 10 تیپی گەیشتوو بەم قۆناغا 9 یاریان ئەنجام داوە، 9 یاری دیکەش دەکەن تاوەکو 4 تیپی گەیشتوو بە 4 گۆشەی زێڕین دیاری بکرێت. مەسافی شیمال بە 8 سەرکەوتن و 25 خاڵ لە پلەی یەکەمە، غازی جنوب و مەسافی وەسەط و هەولێر بە 7 سەرکەوتن و 21 خاڵ لە پلەکانی دووەم و سێم و چوارەمن. لەم گردبوونەوەیە ئەرچی کوڕانی هەولێر ئاسانە و ڕوبەڕووی حەدیثە و ئەهوار و مەسافی وەسەط و دەغارە دەبنەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.